تەنووری گەرم کردووە و دەست دەکەنەوە بەکارکردن. دوای 48 کاتژمێر لە قەدەغەی هاتوچۆ یەکەم نانی گەرمی لە تەنوورەکەیدا دەرهێنا. مارکێتەکان دەکرێنەوە، نانەواخانەکانیش ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی جارێکی دیکە دەست بکەنەوە بەکارکردن. پێمان خۆش نانەوەخانەکان بکرێتەوە بەفکە کرێتەوە قەرەباڵخیشە دروست دەبێت. ئەوە مەترێ دوو مەتر لێک دوور بن باشە. بەچکە خەڵکەش وا ناژی. خەڵک پێویستی بە نانە، خەڵک پێویستی بە مارکێتەوە نییە. قایمقامێتی سلێمانی ڕۆژی ڕابردوو پلانێکی دانا بۆ کردنەوەی مارکێت و نانەوەخانەکان و پلانەکەش پەسەند کرا. وەزارەتی ناوخۆ جارێکی دیکە ڕێگەی بەکارکردنی مارکێت و نانەوەخانە و ئەلوەکاندا تاوەکو جارێکی دیکە کار بکەن بۆ مەرجەی ڕێنماییەکان جێبەجێ بکەن. قەدەغەی هاتوچۆ بەردەوام دەبێت، بەڵام کۆمپانیەکانی دابەشکاری خۆراک و مارکێت و نانەوەخانەکان دەتوانن لە کاتژمێر 12 شەو بۆ 6 ئێوارە کار بکەن. کاتژمێر 12ەوە کە ئەو شوێنانە ناکرێتەوە ڕێوشێنی پێویست بگیرێتە بەر. گرنگترین شت ئەوەیە کە هەموو ڕێنماییەکانی خۆپارێزی لەو شوێنانە جێبەجێکرێ. ئەو کەسانەی کە لەوێ کارەکەن کوڵاو و دەستکێش دەمامک سەدرێ پێداویستی خۆپارێزی لە ناوخانە و فڕنیسەمونەکان بەکاربێنن. بەنسبەت مارکێتەکانیشەوە قەرەباڵغی دروست نەکرێن ناو مارکێتەکان بەپێی پێویستی هاوڵاتی بچێتە ناو مارکێتەکانەوە. بەنسبەت ئەلوێی سلێمانیش ڕێوشێنی پێویستماندانەوە کە هاوڵاتی ڕاستخۆ نتوانێت بچێتە ناو ئەلوە دەڕێی دوو دەرگاوە کە دەرگایکی چوونە ژوورەوە دەرگای کاتنەوە دەرەوە بێت. هەموو ئەو سارانی کە داخلی ئەلوێی سلێمانی بەکاری پرژانی بۆ بکرێ و بە موادی معقەم تاقیم کرێ و پاکرێتەوە. ڕێوشێنی پێویستگیراوەتە بەر لە ناو ئەلوێی سلێمانیش کە کارەکان بە باشی بەڕێوە بچێت. بەنسبەت کۆمپانیەکانی دابەشکاری خۆراکیش ڕێوشێن مامەدانان لە 8 بەیانی بۆ کاتژمێرێک کاری دابەشکاریکەن لە ناو پارێزگای سلێمانیە. بەنسبەت مارکێتەکانیشەوە کاتیان بۆدانێت لە 8 بەیانی بۆ 6 ئێوارە بەپێ ئەو ڕێوشێنەی کە پێویستە کاری خۆیان بکەن. ئەم هاوڵاتیانە نیگەرانن لە پلانەکانی حکوومەت، دەڵێن ئەو کەسانەی بژێویان لەسەر کارکردنی ڕۆژانەیان بووە ئێستا لە دۆخێکی سەختدا دەژین. حکوومەت تەنها داخوازی هەیە و پلانی بۆ ژیانی خەڵک نییە. والله بالله تەڵڵا ئێستا لە ماڵا هەیە شەخصەیە نان نییە بیخوات. هەیە کرێچیە 3 مانگە کرێقانونیە هاواری لێ بەرزێتەوە. کاکە تۆ حاڵەتێکی واقع ماوە لە وڵاتەیە تاسیسی کە ڕێکێکە لەسەر یەک بۆ دەوڵەمەند بە دەوڵەمەند چی مەجبورە کرێقانون لە تۆ نەکرێت کرێت دوکان لەوە نەکرێت چی مەجبورە فەقیر تێرکا دەوڵەمەند ناماتێ کاکە من نامر کابرا سەحەبخانم بابەستا بەر ڕقمی خانەکەم کردم بلەوتە چۆن وەری ناگرێ ئەو دوو ڕۆژ دەداتێ دەوڵەمەند خەتای باسە تۆ چی لە هەموو مەعاشە کرد ئەو مانگی پێنجە کاکە 1 دینار مەعاش ناوە چی لێ لەو داهاتە چی لە مانگی 12 ناوە چی لێ هاتووە مهم کاسبکارم دوکانی ئەشای بالم هەیە بە من داخی بەو داخی بەم داخی بەو داخی کاکە وەرە حەلیکە وەرە موچەی بەرێ وەرە مانگی مليونێکی بەرێ وەرە کرد دوکانەکەی وە بە حکوومەتێکمان نییە بەناوی حکوومەت بەس وەکو ناو هەمانە داوا لە کاسبکارەکەین نێتە بازار داوا لە چیەکە هەمی هەر داخوازیە ئەدو هیچ شتێکی بۆ خەڵک دابین نەکردووە. ئەو دیمەنانەش بەردەم ئەلوێی سلێمانیە. ڕێشوێنەکانی کارکردن لێرەش گۆڕانکاری بەسەردا هاتووە. تەنها لە یەک دەرگاوە ئۆتۆمبیل دەچێتە ژوورە و لە یەک دەرگاش بۆی هەیە بچێتە دەرەوە. دەبێت بە بەردەوامیش ئۆتۆمبیلەکان دەرمان ڕێژ بکرێن. پلانەکانی قەدەغەی هاتوچۆ بەم جۆرە بەردەوام دەبێت تا کاتێکی نادیار. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.